کرمانە بەڕاستی زۆر کاریگەری لەسەر دەرونی هاوڵاتیان دروست کردو وەکو ئێمە لەبەرەوەی بە جۆرێکە چەند ساڵێک نەبوو ئێستاش زۆرە داوا لە وەزارەت تەندروستی دەکەین دەرمان ڕێژیان بکاتن و لە ناویان ببات چونکە ئەمە کاتێک ئێمە بەرەو هاوین دەچین ئەو کرمانە زۆر دەبن لە ئێستادا زۆرتریش بوو بۆیە داواکاری دەرمان ڕێژ بکەین وەکو ئەوەی کە شتێکی تازە بوو لە ناو خۆمان لە ناو گەڕەکەکان ئەوە دڵە ڕاوچێکی دروست کرد بوو بەڵام شکر لۆخوا هیچ زیانەچی نەبووە ئەگەر زیانی هەبووە ئەو کات بە تاکیت دەبایە لایەنی پەیوەندیار زوو کۆنتترۆلی ئەو بابەتە بکەن ئینشاڵە ئەو کرما زیانی نابی هەروە شتێشکەش هەیە عزم لێ پێتان بڵم پێی دەڵێن ئەو کرما هەندێک لە کەسەکان پێی دەڵێن ئەو کرمات دەبتە پەپولە بەڵام هەتە ئێستا شتێکی وان نییە عنێوتە بیسەلمێنیانتە تاقیگایەک بیسەلمێن بڵێ ئەو کرما دەبتە پەپولە و دەفڕی لایەنی تەندروستی لە ئێستادا تیمەکان حەق وایە لە هەموو شوێنەکان لە هەموو گەڕەکان لە هەموو شارەکانی کوردستان چکە لە هەموو شوێنەک هەیە ڕاستی ساوەیە من کە معلوماتم هەبی لە هەموو گەڕەکانی شاری هەولێر هەیە تەنانەت لە ئەو شوێنانە شەیەکە دەرەوەی شاری هەولێرن بۆ نمونە قوشتەپە بۆ نمونە زیاتر ئێستا لە قوشتەپەی زیاد بەدیارکرد لە ناحیەی دارەت و زۆر بەباشی بەدیارکرد لە گەڕەکانی ئەوەی کە گژوژیا زیاتر لێخڕبیتەوە لەوانە زیاتر بەدیارکرد ئەمن هیواخوازن و هەروەها داواکارین لە وەزارەتی تەندروستی تیمەکانی بەگەڕ بێخی بۆ ئەوەی هیچکە ئەو جۆرەکرما زیاتر بەو شێوازە زۆرە پەرە نەسێنی بەهۆی دەرمان ڕێژی و قڕکردنی ئەو جۆرە کرمانە بەڵکو دڵاڵاوشی خەڵکیش نەمینێ وەکو پێشتر ئەمە ئاماژەمان پێکرد وە لە ڕوونکردنێکە بە هاوڵاتیان ڕوومان کردەوە کە ئەم کرما یاخود هەندێک دڵێن خێزانی مێروەکان مەرجنێ پێی بڵێن کرمێکی تەواوچکە کرم لە خێزانی کرمەکان زیاتر لە ژێر زەویدا دەژیتن ئەمە وەکو ئاسایی خێزانی مێروەکان ئەژمار دەکرێتن کە لە وەرزی بەهار دەبێت و شوێنانی کە گژوگە وەکو پێشتر ئاماژەمان پێکردووە پێی ئەو زانیاریانش کە لە گشتوکار یاخود لە بەیتەری هەولێر و شوێنەکانی تر وەرمانگرتووە ئاسایی کرمێکی زۆر ئاسایی و لەوانش هەندێک جار سود بەخش بێ بۆ گژوگاش ئەو کرمە لەگەڵ بوونی وەرزی گەرما کۆتایەتی بەهار بە خۆی لە ناو دەچێتن و کۆتایی پێدێتن و هیچ زیانێکیشی نییە بۆ سەرتەندروستی و یاخود ژیانی بەرەوە چونکە پێشتر ینی ئەزمون و شارەزای هەبووە کە ئەو کورمانە بەتایبەتی لە شوێنە چیایی و دەشتایەکان زۆرە لەگەڵ وەرزی بەهاردا و کرمەدەر دەکەوێت و ئاسایی لەگەڵ وەرزی کۆتاییاتی وەرزی بەهار و بوونی گەرمە کۆتایی پێ زیاتر بۆ دڵنیای هاوڵاتیانە ڕاستیدا ینی بۆی مەترسیەکە بڕێتەوە ئەگەنا دەزانی کە هیچ مەترسیەکی نەوە و کرمەکە وەخت ئەو مێرووە ڕاستتر بڵین هیچ زیانێکی نییە بەڵام بۆ دڵنیای هاوڵاتیان ئێمە هەڵمەتەکەمان شوێنێک ینی هەسمای کردن زۆر بێتن هەڵمەتی قەڵاچ کردمان دەست پێ کردووە و ئەو هاوڵاتیانش لە هەر شوێنێک هەست بەوە بکەن یاخود نیگەرن دەتوانن پەیوەندی بە بەڕێوەبەری تەندروستی هەولێر بکەن یاخود تیمەکانی فیداکاتنیش ئێمە لە ڕێگای ئێمە ئاگادار دەکرێنەوە و ژمارە تەلەفۆنیشمان ئێمە لە ڕێگای تۆڕەکانی کۆمەڵایەتی پێشتریش بۆ هەر حاڵەت تریش هەبووە بەڕێوەبەری کاروباری پاراستنی تەندروستی حاڵت دەتوانن پەیوەندیمان پێکردن و چین ڕشاندنیان بۆ بکەن شتێکی ئاساییە بەڵام وەکو ئاماژەمان پێکردەوە زیاتر بۆ دڵنیای هاوڵاتیان شکایمە دەدانین ئەو کرمە یاخود ئەو مێرووە هیچ مەترسیێکی وەسەر ژیانی خەڵک